یەکێکە لە شەقامە سەرەکیەکانی هەڵەبجە. کەمتر لە کیلۆمەترێکە و زیاتر لە 10 ساڵە حکوومەت و بەرپرسانی هەڵەبجە نەیانتوانیوە قیرتاوی بکەن و بووەتە مایی بێزاری خەڵکو و دانیشتوانی گەڕەکەکە. ئێمە داوای هیچ ناکەین لەم حکوومەتە، داوای ئەوگەل با تەلەبە بەیانی ئەمە قوڕێ، ئەم لا تەلەبە قوڕە، ئەو لا قوڕە، ئەم لا قوڕە، باران ئەبارێ. ئەگەر بشێ و قیرتاوی نەکەن بەخوا عەلەمی خوا گیری خوا گەودەسیوە. ئێمە خۆمان هەمان بە قورئانی عەزیم بەیانی هەتا ئێوارە خاکەنازم واوە دەسەوە وەم لا وە لە ئاو لە ئەوەم مێشوولە خەریکە هەر ماڵخوات وەسوسانە بۆنێکی پیسی واتە هەموو شتێکی واتە ئمڕۆژین بۆ شارەوانی ڕێسەرێکی شارەوان ڕگە بۆ هەولێر دی چی بکەین برا بیزانە ساڵی وایە حکومەت یعنی حکومەتی بەغا هاتکە سەردەوە تا ئیسە وایە ئاوا بگۆکەن و ماتۆڕ و سەیارە و تۆز و ژیانمان نییەوە دەسی وە درۆژن هەر چاکیەکەین و هیچیش خۆ ئەوە نابێ بێژیەوە نە زۆریش بێ و زۆری تێبچێ بەدەسڵات و دەستی ملەتە نی خەڵکە نی فەقیرە نەوەڵا بەدەستی کەسنی ئەگەر تۆ حەزەکەیت خۆ حەزەکەی شارەکەی لە هەموو شارێ خۆشتر نەوێ ئەوە 15 ساڵم جارە توی بینی ئاوایە نەخزمە گوزارێ نەهیچ ئەمە تواتە نێم مزگەوتە تازەی لەسرە ئەم پارکەی لەسرە ئەم مزگەوتەکەی لەسرە ئەمجا ئەم مەکتەبەی لەسرە مناڵزستانێ بە جانتای قوڕاوێچێتە ئەم مەکتەبە. جێگری پارێزگاری هەڵەبجە دەڵێت حکوومەت شارەکەی فەرامۆش کردو و نەیتوانیوە خزمەتگوزاری پێویست پێشکەش بکات و لە دوای 7 ساڵ بە پارێزگابوونیشی وەک قەزایە گاوڕی لێ نەدراوەتەوە. هیوادانی حکومت بتوانێت لایەکی جدی لە هەڵەبجە بکاتەوە و چارەسەری ئەو کێشانە بکە کۆمەڵێ پرۆژەی جوان ینی وای لێبێ سیمای شارەکە بەرەو پارێزگاری بوون بڕوات نەک ئەوەی کە ئێمە لە ڕابردووە هەر قەزا بووین و ئێستش سیماکەی بۆ شێوەی قەزایە ماوە تو ئاین بەسەراحە سەیریکە تۆ وەکو پێویست هەلی کار لە شارەکانیە خەڵک معاناتی هەیە کێشە هەیە حکومت ئەتوانێت ئاوڕێکی جدی لەم شارە باتەوە. زیاتر لە 200 پرۆژە لە هەڵەبجە بۆی خەرجنەکردنی پارە وەستاون لە سەروبەندی نزیکبوونەوەی هەڵبژاردن حکوومەت و حیزبی دەسەڵاتدار کەوتونە تا پێدانی بەڵێنی بێکردار. زیاتر لە 10 ساڵە حکوومەت نەیتوانیوە ئەو شەقامە سەرەکیە قیرتاو بکات کە شەقامێکی سەرەکیە و پارکی گشتی و مزگەوت و قوتابخانەی لەسرە. بە شێوەیەکی گشتی خەڵک متمانەی بە بەڵێن و بانگەشەکانی حکوومەت نەماوە و لە ماوەی ساڵانی ڕابردوش نەیتوانیوە خەڵک لە خۆی ڕازی بکات. ئەوەی لە ئێستاشدا دەکرێت لەلایەن حیزبەکانی دەسەڵاتەوە تەنیا بە بانگەشەی دەزانن و خەڵک دەڵێن حکوومەت نەیتوانیوە لە ماوەی ڕابردوودا بەڵێنەکان بکات بەکردار. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.